هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ڕایگەیان بە بەشداری 30,000 شەڕڤان لە چەند سەعاتی داهاتوودا ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقا کە بە پایتەختی داعش ناسراوە دەست پێ دەکەن. فەرماندەیەکی و هێزەش ئاشکرای کرد یەپەگە و یەپەژە بەشداریکی کارا و بەرچاویان دەبێت و گوێ بە هیچ ناڕزاییەک نادەن. دەژڵێت هێزێکمان تەنها 10 کیلۆمەتر لە ڕەقەوە دوورە. هێزەکانی سووریای دیموکرات ناسراو بە هەسەدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە شارۆچکەی عین عیسای سەربا ڕەقا ئاشکرای کرد لە چەند ساعتی داهاتوودا سەرجەم هێزەکانیان بەرەو ڕەقەی پایتەختی داعش بەڕێ دەکەن و ئۆپراسیۆنەکەش ناوی غەزەبی فوراتە. لەو بارەوە جیهان ئەحمەد وتەبێژی فەرمی ئۆپراسیۆنی غەزەبی فورات لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ڕایگەیاند ئێمە لە چەند سەعاتی داهاتوودا هێزەکانمان بەڕێ دەکەون ئەوەی لە هۆل و منبەج و کۆبانێ و سەرەکانی کردمان لە ڕەقەش دووبارەی دەکەینەوە و سەرکەوتن بەدەست دێنین. لەبارەی بەشداری یەپەگە و یەپەژە لەو ئۆپراسیۆنەدا جیهان وتی یەپەگە و یەپەژە بەشداری کارا و سەرەکیان هەیە لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقا. لە پەیامێکیشدا بۆ خەڵکی ڕەقا جیهان وتی داوا لە خەڵکی شاری ڕەقە دەکەین بە هیچ شێوەیەک ترسیان لە هاتنی ئێمە نەبێت. ئێمە دەمانەوێت ئەوان لە دەست داعش و تیرۆر ڕزگار بکەین. سەبارەت بە هاوکاریەکانی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش ژنە فەرماندەکە وتی ئێمە ئیرادەمان پێش هەر هاوکاریەک دەخین بەڵام بەڵێ بەشێک لە چەکمان بەدەست گەیشتووە بەڵێنیشمان پێدراوە هاوکاریەکان زیاتر بن. سەبارەت بە بەشداری یەپەگە و هەڕەشەکانی تورکیا جیهان ئەحمەد لە پەیامێکدا بۆ تورکیا وتی هیوامان وایە تورکیای دراوسێ دەستوەردان لە کاری سووریا نەکات بەڵام ئەگەر پەلاماریشمان بدات تا بۆمان بکرێت تەنها بەرگری دەکەین هیوادارین ئەوەش ڕوونەدات. سەبارەت بەوەش کە ڕەقە و مووسڵەیەک کاتدا هێرشیان دەکرێتە سەر هیچ هەماهەنگیەکەیە ئەو ژنە فەرماندەیە وتی هیچ هەماهەنگێکمان نییە لەگەڵ ئەو هێزانەی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئەنجام دەدەن بەڵام هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. لەبارەی ژمارەی ئەو شەڕڤانانش کە بەشداری ئۆپراسیۆنەکە دەکەن جیهان ئاشکرای کرد 30,000 شەڕڤان بەشداری دەکەن و ئامادە کراون. قۆناغی یەکەم گەمارۆدانە و دووەمیش چوونە ناوەوەی شارەکەیە. لە ئێستاشدا هێزێکمان 10 کیلۆمەتر دوورن و ئەوانی دیکەش لە چەند سەعاتی داهاتوودا بەڕێ دەکەون. یەکێک لە فەرماندە سەربازیەکان گوتی ئۆپراسیۆنەکە بە بەشداری یەکینەکانی پاراستنی گەلی یەپەگە و یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە و با پشگیری هاوپەیمانان دەبێت. وتیشی لە 180 هێزەکانی بەشدار لە ئۆپراسیۆنەکە خەڵکی ڕەقە و دەوروبەری ڕەقەن.